سڵاو بەڕێزان، ئەمە پارکی قەزای سەی سادقە کە دەیبینن ئەم پرۆژە جوانە. ئەمە پارکی قەزای سەی سادقە، شوێنی گەشتیاری قەزای سەی سادق. سڵاوتان لێبێ. ئەمە دارەکانێتی کە دەیبینن سوتاوە و بووە بە پوش و پاوەن. ئەمەش یاریگاکەیەتی بەداخەوە کە ڕووخاوە، وێرانەیە، وێرانە کە کەس ناوێرێ سواری ئەم یاریگایە بێت، دڵنیام کە بکەوێت لەوایە بڕوخێت. بەداخەوە ئەمە کە نافورەی ئاوەکەیە، بەڕاستی نەکاشی پێوە ماوە و نە کۆنکرێتی پێوە ماوە. بەداخەوە بەڕاستی لە وێرانەیە گەچێت، لە وێرانەیەکی زۆر 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 زەمانێکی کۆنی ئەچێ دەمە. بەڕاستی بەداخەوە بۆ بەرپرسانی ئەم شارە کە لێ ناپرسنەوە، بەداخەوە ئەمە کە کاول بوویەکە حیشتێکی تیا بەدی ناکرێت، داریشی تیا بەدی ناکرێت. بەداخەوە بەڕێزان ئەمە بیناکەیەتی با بڵین ئەڵەی پاژماوەی شەڕی داعشە، بڕواکەی ئەڵەی ئەم پارکە لە مووسڵ بووە، هەرتەوا وێرانەیە. بەڕاستی ئەگەر بێتە ناو ئەم پارکە، نەهی زەمانەی حکومەتی بەعسا، نەهی زەمانەی با بڵین پاژماوەی شەڕی داعشیشە. ئەم پارکە پارکێکی تازەیە، تەمەنی درێژی ئەم پارکە 2013 کەوتۆتە ئیش، 2016 کۆتایی بیاتۆ بەم پارکە بۆ بە وێرانە. ئەمە کە ئێوە دەیبینن بەڕێزان پوش و دارەکانی سوتا بۆ بە پوش و پاوەن، وێرانەیە کە ئەیبینن. جا حکومەت و بەرپرسانیش ڕقنە لە پرۆژە جوانەکەی کاک شاسوارەگرن چاڤیلان، ئەڵەن چاڤیلان ئەمەیە و باسی لەسەر قسەی لەسەرەکەن بە خۆیان و میدیاکان و پەیجەکانی دەسەڵات و مەعارز و ئەوانەی کە خۆیان بە بێلایە نەزانن، بە ئەندام پەرلەمانە مەعارز و بێلایەنەکان ئەڵەن پرۆژەی باز لەسەر پرۆژەی چاڤیلان دەکەن. ئەمەش پرۆژە جوانەکەی خۆتانە، ئەمە چەپکە گوڵی هەر 5 حیزب و 5 لایەنەکەیە. کەسیان خوانی لێ بەدی نەکەن بڵێن ئێمە لێ بەرپرسیار نین، چونکە ئەم پرۆژەیە کە کراوە لە سەردەمی بەڕێزیان کراوە. هەر 5 حیزبەکە حکومەتی بنکە فراوان، هەر 5 حیزبەکە لە دام و دەستگاکان و جومگەکانی شارەوانی و قایم قامێت بەرپرسن لەم پرۆژە جوانەیە، بەرپرسن ئالەم دیمەنە جوانەیە کە بۆ قەزای سیسایەخیان دروست کردووە. دەستان خۆش بێ ماڵتانەوە بێمە پاداشتی خەڵکی سیسایەختان بەم شێوەدایەوە. داوا لە کاک شاسوار عەبدولواحید دەکەم بە زووترین کات، هەرچەند حکومەت خەجاڵەت دەبێ و نایەڵێت، داوای لێ ئەەکەم بە زووترین کات بێ بەدەم ئەم پارکی قەزای سەی سادقەوە سەیریکە بەڕاستی وێرانەیە، داری بەسەر پەردووە نەماوە، پەنجەرە و هەموو شتێکی براوە، کارەبای حەسەن هەمووی کەس نازانێت چێ بردوویەتی. وێرانەیە کە بەڕاستی وێرانە. بەداخۆم کە هیچ بەرپرسێ هیچ کەسێک نایە لەسەر ئەم پارکە بێتە دواندن و بێت لەسەری قسە بکات. بەداخەوە پرۆژە جوانەکانی بەڕێزی کاک شاسوار دیارە و پرۆژە ناشرینەکانی خۆشیان دیارە، خۆشیان ناتوانن بێن پرۆژەیەکی ئاوا بکەن و پرۆژێکی ئاوا جوانی وەکو چاڤیلانکەن و بە هەتاشە پێیان ناکرێت. سەیری سەعاتی کارەباکەی کە قادعی کارەباکەی ئەڵێ هی لە پاژماوەی شەڕی داعش و پاژماوەی شەڕی مووسڵە سەعاتی کارەباکەی